کەمی تەختی نووسن لە یەکەی چاودێری چڕ لە نەخۆشخانەکانی سلێمانی گرفتی گەورەی دروست کردووە بۆ شارەکە و سنوور و قەزا و نەحیەکانیشی. تەنها 40 تەخت هەیە کە لەو ژمارەیە تەنها 20 دانیان لە کارایە. ئەوەش گلەی زۆری ڕوبەڕووی وەزارەتی تەندروستی کردوێتەوە. پێشتر ئەم چاودێری چڕ لەکوێ بووە؟ لە نەخۆشخانەی فێرکاری خوارەوە بۆ کەسە سنتی دڵەقی تایە و نەخۆشخانەی تایبەتە بە هەر جوجگەر لەوێ ئێمە 8 بۆ 12 بێتمان هەبووە، بەڵام زۆربوونی ژمارەی هاوڵاتیان وای کردووە کە ئەو ڕێژانەی کە ئێمە سێهێندمان کردووە سەمی بەسپاسەوە بۆ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی ئێمە جگە لەو چلە ئێمە لە نەخۆشخانەی ویلادەت دووسێ بێتمان هەیە، لە نەخۆشخانەی مناڵان هەمانە. ئەنی هەوڵدرا و ژمارە چوارهێندیش کرێ، بەڵام لەگەڵەوە دەرەقەتیش ئەو ژمارە زۆرە نایە کە لە ناو شاری سلێمانیە لە دەوروبەریشی هاوڵاتیانەژین. بۆیە ئێمە کارمان لەسەر ئەوە کردووە لە نزیکترین وادەیە ئێمە بۆ نەخۆشخانەی ئەڵمانیەکە کە باسمان کردووە سە کارمەندا مەزرێ هەڵدوو پسپۆڕیان هەیە، یادەری سڕکار لەگەڵ پەرستاری زاکۆ پەیمانگا کە بەشیان سوودی لێبی. بەڕێوەبەری تەندروستی سلێمانی پێشنیاری بۆ وەزارەتی تەندروستی کردووە سیستەمی نیمچە تایبەت بۆ یەکەی چاودێری چڕ دروست بکرێت. ئەو نەخۆشانەی ئێستا لە نەخۆشخانە حکومیەکان جێگەیان نابێتەوە بچنە نیمچە تایبەت و بەنیوەی نرخی نەخۆشخانە ئەهلیەکان تێچووی هەیە. چاودێری چڕ یەکێکە لە کێشە گەورەکانی تەندروستی سلێمانی بەڕاستی لەبەرەوەی بەڕێوەبەرایەتیە گشتیەکانی تر لە هەڵەبجە لە گەرمیان لە ڕاپەڕین چاودێری تەندروستی چڕ نییە، تەنها هەموو زەختەکەکەوێتە سەر پارێزگای سلێمانی بەڵکو لە پارێزگای کەرکووک و لە شوێنەکانی کەشەوە جاری وایە ئەو نەخۆشانەمان بۆیێت. ئێمەش ژمارەی بێدەکان و کارمەندەکانمان مەحدودە. داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە سیستەمێکی نیمچە تایبەت دابمەزرێن لە بریەوەی هاوڵاتیان لە شوێنی بێبەرامبەر جێگەیان نەبێتەوە بچن شەوانە ملیۆنە دینار بن لە نەخۆشخانە تایبەتەکان. ئێمە تەنها بە 150,000 دینار ئەویش تەنها کرێی تێچووی ئەو پزیشک و کارمەندانەیە کە لەوێ ئەمێننەوە. ئێمە بیناکەمان ئامادەیە، ئامێرمان ئامادەیە. بەسپاسەوە ئەنجومەنی وەزیران نووسراوەکەی ناردووە بۆ وەزارەتی دارایی، وەزارەتی دارایی بەسپاسەوە بە ئەرێنی وەڵامی نووسراوەکەی یاوەتەوە. ئێستا لەژێر نووسراوەکە لای ئەنجومەنی وەزیرانە. ئەگەر ئەنجومەنی وەزیران بە زووترین کات وەڵامی ئەو نووسراوە باتەوە، ڕۆژانە زیاتر لە 40 هاوڵاتی لە پارێزگای سلێمانی زیاتر لە 40 ملیۆن دیناریان بۆ گەڕێتەوە بۆ نەخۆشەکان. تێشوی چارەسەر و مانەوەی نەخۆش لە سیستەمی نیمچە تایبەت لە نێوان نەخۆشخانە حکومیەکان و ئەهلیەکاندایە، بەڵام دەوترێت ئەوە جارێکی دیکە بارگرانی لە سەرشانی هاوڵاتیان دروست دەکات و حکومەت دەبێت کار بۆ باشترکردنی خزمەتگوزاری تەندروستی بکات، نەک گرانکردنی خزمەتگوزاریەکان. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.